لە یاریەکانی هەفتەی یەکەمی خولی نایابی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی پێشوازی لە سیروانی نوێ کرد. تا ناوەڕاستی نیوەیەکەم هەردوو تیپ بێدەنجیان هەڵبژارد. سیروانی نوێی میوان ویستی تۆمارکردنی گۆڵی هەبوو. لە ئاخولەکی 35 بە ئەسیستی سوهەیب تەها عومەر محەممەد سیروانی نوێی بە گۆڵ یەکەم پێشخست. لە ئاخولەکەکانی کۆتایی نیوەی یەکەم هەندرێن نزیک بوو ئەنجامەکە یەکسان بکاتەوە، سەرکەوتوو نەبوون. لە نیوەی دووەم هەندرێن خۆی کۆ کردەوە بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە. لە ئاخولەکی 58 ئەمیر ئیسماعیل پێی گەیشت و گۆڵ یەکەمی بۆ هەندرێن تۆمار کرد. هەردوو تیپ دەرفەتی گۆڵی زیاتریان هەبوو لە دەستیاندا. لە ئاخولەکی 72 هێمن نازم گۆڵی دووەم و پێشکەوتنیشی بۆ خاوەن ماڵ تۆمار کرد. یاریەکەش بەم ئەنجامە و سەرکەوتنی هەندرێن کۆتایی هات. بەڕاستی لە ئەنجامی یاریەکە ڕازی بووم. دیسانەکە لە برێم تەکتیکیەوە لە شەوتی دووەمەمە زۆر باش بووین، لایەن ڕازیم بەڕاستی. بەڵام لە بیرمان نەچیمە بەڕاستی جامی سوپەری کوردستان هەموو جارێ دەڵێن خاڵێکی سلبیە ئەگەرەوە برێم لە بدۆڕێنی. بەڕاستی ئەو خاڵە تاسیراتی زۆری لەسەر تیپەکەی من هەبوو. ئەو فترێش بەڕاستی ئیشیشمان لەسەری کرد بەزام هەر تاسیراتێ بوو، لەوانەیە زۆر بەش لەسەر سەری منیش هەبوو ئەو تاسیراتە. بەرحاڵ ئینشاڵڵا ئەوە دەست پێکی خولی کوردستانە لە یاریەکانی داهات و باشتر دەبین. ئەمڕۆ ئاسێکی باشمان پێشکەش کرد ئەو ولت دەتوانیمان لە شەوتی یەکەمە گۆڵێکیش بکەین، بەڵام لە شەوتی دووەمیشا کەلعادە تیپەکەم باش هاتە ناوەنێ گۆڵی باشمان فۆتان، بەڵامی تر ئەوان توانیان لە دەروی ناوچەی جزا دوو شوتکەن، یعنی دوو گۆڵی پێ بکەن و یارەکە کۆتایی پێبێنن. بەڵام ئەمەش یەکەم یاری خولە، ئینشەڵڵا لە یارەکانی ترا هەوڵەیەین تەعویزی ئەم شکستە بکەینەوانە و بە سێخاڵی یارەکان دەست پێ بکەینەوە. بەم شێوەیە هەندرێن قەرەبووی شکستەکەی لە جامی سوپەر کردەوە و بە یەکەم سێخاڵ گەیشت. سیروانی نوێژ بێ خاڵە. لە هەفتەی دووەم هەندرێن دەبێتە میوانی دەربەندی خان و سیروانی نوێژ پێشوازی لە پێشمەرگەی هەولێر دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.